لەسەر من هەیە کە ئەندامی دەستەی گشتین بە حکمیەوەی بەڕاستی ئەمە باوا بڵین لە بواری ڕۆشنبیریە لە بواری شعر نووسینا کۆمەڵی هەوادارمان هەیە جگە لەوەش لە دەمی خۆیدا لە سەردەمی خۆیدا چەند ساڵی پێش ئێستا کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بوومە پەرلەمانی کوردستان بۆیە دیارە ناهەقیان نییە هەوادارە خۆشەویستەکانم ناهەقیان نییە کادر و لایەنگران حتا خەڵکی بەڕێز هاوڵاتی ناهەقی نییە کە بڵین چۆنەڵی گلەی و گازەندە بکە سەرنجی هەبێ کۆمنتی هەبێ لەسەر من وەکو کەسێک کاڵێ من مەبەسم خودی خۆم نییە مەبەسمەوەیە ئەو پێگە ئەدەبی کە هەمە و ئەوەی کە زۆر جار قسە ئەەکەم ڕەخنەم هەیە قسە و باسییانە بێ بۆیە من لێرەوە ئەمەوێ بە هەموو هەواداران بە هەموو خەڵکی بەڕای گشتی بڵێم بە هاوڵاتیان بڵێم کە من تا سەری ئێسقان بەڕاستی باوەڕم بە دەستا و دەستکردنی دەسەڵاتەیە و باوەڕم بەوە نییە دەسەڵات قۆرغ بکرێ لەلایەن هەر کەس و لایەنێکەوە بێ بەڵێ وەڵامی ئەوم دەستنەکەت کاک جەمال ئیمزات کردووە یان ناو بڕیارە ئێستا پێ دەڵێم تکال لێکم ئێستا پێ دەڵێم ئێستا ئەوەشی پێڵم بۆیە من بەڕاستی لێرەوە بە هەموو هەواداران بە کادرانی یەکێتی ژەڵێم بە هەموو خۆشەویستان مەڵێم نیگەران نەبن من هیچ مساومەتێکی سیاسی ناکەم بەڕاستی ئەگەر کار بێتە سەر مساومەتی سیاسی ئامادەم دەست لە کار بچێشمەوە ئەوە لە لای من بەڕاستی جێگەی باس و ئەوە نییە بەنسبەت ئەوەی کە لە ئەنجومەنی شورا دەرچووە با ئێمەوا دەست پێ نەکەین ئایا من ئیمزام کردویان نا بەڵێ بەڵام قسە لەسەرەوە هەیە کە جەنابەت ئیمزات کردووە یاخود نادواتر لەسەرەوە ئاخر با تەرحیکەم ئەنجومەنی شورا دەستگایە کە سەر بە وەزارەتی دادا سێ کاری سەرەکی هەیە کارێکیان بریتیە لە پێداچوونەوەی ئەو بڕیارانەی لە دادگای ئیداری و لە بابڵین هەیئەی ئینزیباتی مۆزەفینەوە دەرەچێ بە سیفەی تەمیزی سەیرێکە حەسرن لە مەسائیلی ئیداریە باشە کارێکی تریان پێداچوونەوە یا دانانی ئەو پرۆژه یاسانەیە کە وەزارەت ویلایەتی پەیوەندیدار داوای لەکەین کارێکی تری کە ئێستا قسەمانە لەسەری دەربڕینی بیرروڕای یاساییە ئەوەی دوێنێ لە ئەنجومەنی شورا دەرچووە بڕیار نییە دووبارەی ئەەکەمەوە تکایە بڕیار نییە بەداخەوە هەندێک بە بڕیار ناوێ بن ڕادەربڕینی یاساییە بە عەرەبی پێوتێ ئیبداء الرەئی قەرار جیایە ئیبدائی ڕەئی جیایە بۆیە لێرەوە من حەزەکەم ئەو بەڕێزانەی کە سەیری ڕایەکە دەکەن لە ئاخیری شەو سەرنجی ئەوە بدەن ئەڵێن ڕایەکە لە ڕۆژی ئەوەندە دەچۆ ناڵێ بڕیارەکە بۆیە بڕیار نییە تکایە ئەو مستەلەحی بڕیارە لابن ئەوە یەک دوو ئەنجومەنی شورا من ئەندامێکم لە دەستەی گشتی لە نۆ ئەندامی سەرەکی پێک دێ زائیدەن سەرۆک و جێگرەکەی زائیدەن سێ ڕاوێژکاری یاری دەدەرواتە 14 کەس لەما مناقەشە و گفتوگۆ ئەبێ مەسەلەی ئەوەی هەر بڕیارێک هەر مەسەم ئەمە نییە کە بڕیارە مەسەلە بڕیار لەسەر کەیسێک دەرەچێ یا ڕێک دەرەچێوەکە و ڕێی دوێنێ بە کۆی دەنگ قسەی لەسەرەکرێ و مناقەشەکرێ ئەوەی کە دوێنێ دەرچووە بەڕاستی بەداخەوە هەندێک ڕاگەیان و سایەتەکان وا باسییان کردو کە ئەنجومەنی شورا لە ڕادەربڕینەکەیە ماوەی 2 ساڵی تازە کردوێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم بە کامیلی سەلاحیەتەوە وانە بەڵامی لە نووسراوەکەدا ئەڵێت تاکەم ڕاکە بخوێنەوە شەرحیەکەم ئاخرێن بە شەرحیکەم بەڵێ فەرموویانە 2 ساڵ لە ڕادەربڕینەکە نەمودە هاتووە نەخێر ئیجازەم باخر بۆچی چونکە دوو حاڵەتەیە کە لە ڕادەربڕینەکەیە لە ڕێیەکەیە هەیە حەزەکەم بیخوێنەوە یاساکاران باسی ئەوە کراوە لە حاڵەتی شاغیربوونە ئایا چی ڕوادات مثلەن هەندێک حاڵەت باس کراوە مادەی 15 باسی شاغیریەکە مادەی 16 باسی ئینتیهای ویلایە دەکا بەمانە هەندێک حاڵەتی باس کردووەکو نەخۆشی خوانەخواسە مردن دەست لە کارکێشانەوە بەڵام کاک جەمال ئەمانەی کە باسێکەکەی لە کاتی پێش کۆتایی هاتنی کاتەکەیەتی نەک کۆتایی هاتنی کاتەکە ئیجازە بە ئاخر ئێمە سەرەوە ئێمە سەرەوە ئازیزم ئێمە سەرەوە ئەم حاڵەتانە سەغرەیەکی قانونی لە قانونی سەرۆکایەتی هەرێمە هەیە باسی نەکردو بە نەسێکی سەریح بڵێ ئەگەر لە 28 ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی هات چی بکرێ بە حەسر باسی نەکردو ئەمە یەک دوو لە تعدیلەکەی سی حوزەیرانی 2013 کە تعدیل کراوە ماوەی سەرۆکی بەڕێز بۆ 2 ساڵی کە تەمدید کراوە لەوە شاباز نەکراوە کە 2 ساڵەکە تەواو بوو چی بکرێت کە ویلایەت مەقسەم بۆ دەی ویلایەتە بەهەرحاڵ من ناچمە زۆر ئالیەت و تەفاسیلەوە چکە لە بڕیارەکەدا هەیە ئەوەندە هەیە ئەنجومەنی شورا قسەی لەسەر ئەوە کردووە کە ویلایەتی سەرۆک و مودە تەواو بوو ئایا چی ئەکرێت ئایا چی ئەکرێت چی بکرێت بەڵام نووسراوەکەدا هاتووە لە ڕاپەڕاندنی کارەکانی بەردەوام دەبێت تا هەڵبژاردننی سەرۆکێک بۆ هەرێ ئەمە چێوە ئەڵێ ئەمە ڕێیشی لە دەستورەوە هێنراوە بەڕاستی لە دەستورەوە هێنراوە ئەوەنراوەکە ئێوەیان نیە هەڵوێستێکی سیاسی بێ با هەیە بەڵام ئیسینات کراوەتە سەر من حەزەکەم بۆیە ئەو بەڕێزانە ڕەکان بخوێنەوە
يعني ڕەکە بخوێنەوە ئەمە لە دەستورەوە هەڵهێنجراوە کە تۆ نەسێک نبینی لە دەقێکی یاسایە بێ بۆ نەسێککە بگەڕی ئەمەی پێڕاوەکەی باشە لەبەرەوە ئەوە وەکو نەسێک هێنراوە هەتا هەڵبژار نەکرێەوە باسی ئەوەش نەکراوە بۆ 2 ساڵێکی هەتا هەڵبژاردننی ئینتیخاباتی داهات و بۆیە من تکام وایە بەڕاستی وەکو خۆی تەعاملی لەگەڵا بکرێ و دڵنیاشەوەی کە ئەگەر بە وردی کاک جەمال بەپێی نووسراوێک کاک جەمال بەپێی نووسراوێک کە بەدەستێنارتی کەوتەوە لە 22 نیسانی ئەم ساڵدا ئەنجومەنی شورای هەرێم بۆ پەرلەمان کوردستان نردوێتی تێدا هاتووە تەنها لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەماندا هەیە داوای ڕاو بۆچۆن لە ئەنجومەنی شورا بکە لە کاتێکە ئەو داوای کە ئاراستەی ئێوە کراوە جێگیری سەرۆکی پەرلەمان ئاراستە ئێوەی کردووە. بەڕێزم ئەوە ئەو پرسیارە ئەتوانی ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی شورا بکەیت بەڵام خۆ شتێکێکی لە ئەندامەکان لەوێ کاک جەمال عەرزەکەم ئەوە پرسیارێکە بەڕاستی ناڵێم وارد نێواریدا بەڵام ئەتوانی ڕوبەڕووی سەرۆکایەتی ئەنجومەنی شورای بکەیتەوە کە بۆچی ئەو اختلافە هەیە بەڕاستی ئەوە توانی ڕوبەڕوویەوە بکەیتەوە دوایەوە ئێمە ڕۆژانە هەفتانە مانگانە کتابمان لە وەزارەتەکانەوە بۆ دێ لە شوێنەوە بۆ دێ پرسیارەکە بەڵێ ئەگەر کێشەیەک بێتە لای ئێوە دوولان کێشەیە بێنە لای ئێوە بەپێی نووسراوەکە بەدوادا چۆن بۆ کێشەکەەکەن ینی بۆ نمونە کە سەرۆکی پەرلەمانە بیاسەڵەن جێگیری سەرۆکی پەرلەمان بۆی نییە نووسراو بۆ شوێنێکەوە بکە لە دەسەڵاتیەوە ئێوە بەدوادا چۆنتان بۆ کێشەکە کردووە لە سەرۆکات دەستەی سەرۆکاتی پەرلەمان پرسیارتان کردووە کە کێشەیەکی ئەوە هەیە داوایەکی ئاوا ئاراستەیەوە کراوە بەڕێزم پرسیارەکە جوانە بەس دیسانەوەی لێمەوە ئەوە ئالیەتە ئالیەتی با بڵین شتێکی ئیجرائیە ئیجرایی ئیداریە بۆیە من مخەوەل نیم بەوەی وەڵامە بەمەوە لێرە باشە تەنها ئەوەیە کە دوو جیهەت داوای احتیکامەکەن ئێمە دانیشین ڕای یاساییمان نەدەین ئەمە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئایا ئەو نووسراوە لە چۆ هاتووە چۆن پەیوەندی ئەکرێ ئەوە پەیوەندی بە سەرۆکایەتی ئەنجومەنی شوراوە هەیە کەواتە ڕۆلی ئەندامەکان چییە کاک جەمال ئەگەر تەنیا پەیوەندی بە سەرۆکاتی ئەنجومەنی شوراوە هەبێ ڕۆلی ئێوە وەکو ئەندام چی ئەگەر نووسراوەکان نەبینین لە کوێ هاتووە ئێمە بەڵێ ئێمە ڕادەر ئەبرین لە ڕێگەی تەفسیری نصوصەوە بەڵام ئیجراءاتی ئیداری ئەمێنێتەوە پەیوەندی بە ئیدارەوە هەیە و بە سەرۆکایەتی ئەوە هەیە لەو حاڵەتەیە دیسانەوە عەرز دەکەم بەڕاستی من ئەو پرسیارە تکار لێکم یعنی ئەوە با بڵێن من پێ دەڵێم کە پێ دەڵێمەوە ئالێتێکە پەیوەندی بە سەرۆکایەتی ئەنجومەنی شوراوە هەیە توانی ئەو پرسیارە ئاڕاستی ئەوان بکەیت باشە لە ئەوان وەڵامی بەڵێ کاک جەمال لامان کادا ئەوەی کە ئێوە ئەو ڕای ئێوە دەرەبرن ئیلزامیە عزیزم مەسەلەی ئیلزامی سەیریکە لەبەرەوەی ئەگەر دوو لایەن داوای احتیکام بکەن احتیکامی پێڵێن ینی حەکەمی تەحکیمی مەسەلەن نامەیەک لە سەرۆکاتی هەرێمەوە هاتوو نامەیەکیش لە پەرلەمانەوە لەم حاڵەتەیە کە تۆ ڕێیەک دەرەبڕی سیفەتێکی ئیلزامی هەیە بەڵام ئەکەوێتەوە سەرەوەی ئایا ئەوسا پەرلەمان چۆن تەعامل لەگەڵ ئەمە کە مەسەلە جاری وایە پەرلەمان ئەڵێ من جێبەجێ ناکەمەوە ئەکەوێتە لای خۆی ئەوسا ئەو حاڵەتە بەڵێ لە یەکێک لە یاسا نەسان دەڵێتن کە ئەنجومەنی شورای هەرێم تایبەت نییە بەو کێشانەی لە نێوان دەسەڵاتەکاندا هەیە ینی تەنها لە بینی وەزارەتەکان نەبێ ئەوەی دەسەڵاتەکانی دیکەدا هەیە پەیوەندی بەوە نییەوە ناتوانێت بەڵکو ئەنجومەنێکە بۆ دەسەڵاتەکانی دیکە نەک بۆ ئەو کێشانێکە لە نێوان پلانکو دەسەڵاتە باڵەکاندا هەیە آخر بیر نەچێ لە مادەی نوێ هاتووە ئەڵێ وەزارات ئەو الجهات غير مرتبطة بوزارة يعني ئەو لایەنانی کە ارتباطیان بە وەزارەتەوە من وەکو عەرزم کردی ئەو جانبە ئیجرائیانە بەڕاستی ئەوە زیاتر جانبی ئیجرائین یاخود جانبی پەیوەندی بە میکانیزمەوە هەیە من پێم خۆشە ئەگە مێزگردێ بکەی بۆ نمونە سەرۆکایەتی ئەنجومەنی شورا ئامادە بن سەرۆکایەت لەکێک لە سەرۆکاتی پەرلەمانەوە تەشریف بێنە چونکە من لێرە بەڕاستی وەکو خودی خۆم من زۆر ڕێزی تایبەتیم بۆ هەموو لایەنەکانێ ڕێزی تایبەتیم بۆ سەرۆکی پەرلەمان هەیە بۆ سەرۆکی هەرێم و ئەمە بەڕاستی هیچ مووقف ینی حەزەکەم ئەوە لێرەوە بە هەمووان بڵێم ئەمە هیچ پەیوەندی بە مووقفی سیاسیەوە نییە مووقفی سیاسی ئەوڵێ لكل حادث حديثەوە مۆزوعێکی ترە ئەمە مجرد بیرۆڕای بڵێ لە ژێر کاریگەری هیچ لایەنێکی سیاسیەوە ئینسانە نەکراوە نەخێر من بۆ خۆم بۆ خودی خۆم هیچ کەسێک ئەوەی نەکردوم کەواتە باوەرت پێ هەبووە کە ئیمزات کردووە کاک جەمال عەرزەکەم مەسەلە باوەڕبوون و سەیری کە تۆ زەین چیم پێ ئێستا خۆ ئەمە سەیری کە ئەمە بەیاننامەیەک نییە ئازیزم
لە کۆمەڵی کەسەوە دەرچێ بڵێ سەرۆک بمێنێتەوە یاننا ینی من پرسیارەکان حەزەکەم بە محەدد من وەک یاسانە سێ قسە لەگەڵ جەناب باشە سەرۆکەکە ئیمزای کردووە سەرۆکی ئەنجومەنی شورا ببوورە ئێستا شتەکە وا لە ناو خەڵکی بەڕێزا بڵاو بۆتەوە کە ئەمە چۆنەڵێ بەیاننامەیە کە کۆکرابێتەوە ئیمزامان کردوێ جەنابی بەڕێز سەرۆکی هەرێم بمێنێتەوە بۆ 2 ساڵی کە بە کامیلی دەسەڵاتەکانیەوە من حەزەکەم چونکە مەسلەی قانون مەسلەی بیرروڕای یاسایی بەڕاستی هەموو کەسێ مافی هەیە خۆیەتی قسەی لەسەر بکە هەموو هاوڵاتیەک بەڵام پاش خوێنەوە و لێوردبوونەوە بەڕاستی من لێرە بەڕاستی ئەنجومەنی شورا ئیمزای کردووە دەڵێ باسەگرەکە یا و ئیمزای نەکردووە ئەوە لە خۆی پرسە قوربان من لێرە وتەبێژ نیم بنایەوە لە خۆی بپرسە نازانم ئەوە تۆ فەرمووی ئیمزای کردویانە من لێرە ناتوانم چونکە ئەوە تایبەتە بە سڕی بەڵام جەمالیانی پرسیارەکە ئەوەیە جەنابەت لە ئەنجومەنێکای لە چەند کەسێکا پێکێت لە کاتی کۆبوونەوەیەکە دەرکردنی نووسراوێکە بێگومانیانی ئاشکرایەکە کی ئیمزایەکە کی ئیمزای ناکە کێ لەگەڵ یەکێ لەگەڵ آخر ئازیزم ئەمە سڕی ئەمە بەشێکە پرایڤەسی پێڵێن تایبەتمەندی ئیشوکاری ناو ئەنجومەنە باشە کاکە من ئێستا هاتووم وەکو خۆم قسە ئەەکەم من مەسئولم لە قسەکانی خۆم کەسێک ئیمزای کردبێ ئیمزای نەکردبێ مخالیف بێ من تکاکەم مباشر پەیوەندی بەخۆیەوە بکەن چونکە ئەو زانیارێنی لە ناو ئەنجومەنی شوراوە دێتە دەرێ زانیاری موەکەد نین بە بەڵگەوە نین مەسەلە فلان واژووی کردویانەی کردو بەڵگەیەکم بدەرێ یا چییە لەبەرەوە بۆیە بۆ ڕاست و دروستی ئەتوانی لە خۆی بپرسی کاکە لەگەڵ ئەو ڕائیاننا بەڵێ کاک جەمال لە دوای دەرچوونەوە بڕیارە هەڵبەتە کاردانەوەی زۆری بە دوای خۆنە تەنانەت بڕیار نییە ئازیزم تکایە بڕیار کاکە برادری ئازیز تکایە ئەوە بڕیار نییە ئەوە پێوترێ بیرۆڕا کاکێ جەمال باشە نییە بەڵێ دوای ئەو بیرۆڕایە کە دەرکراوە باس لە زۆرێک لە وڵاتیان باس لەوەن کرد لە ماوەی ڕابردوو چەندین کێشە هەبووە بەڵام ئەنجومەنی شۆرا هەندێکیان تەنانە باس لەوەکەن کە ئێستا ناومان بیستکە ئەنجومەنی شۆرا هەیە بە تایبەتی لە وڵاتیان لە ماوەی ڕابردوودا بمبەخشە کێشەکانی دیکە ئێوە ڕۆلی ئێوە چی بۆ لە چارەسەرکردنی کێشەکانی دیکە کە لە هەرێمی کوردستان ڕاستە من لە سەرەتاوە وتم زۆر سپاس بۆ پرسیارە لە سەرەتاوە وتم ئەنجومەنی شورا 3 ئەرکی هەیە ئەگەر بڕۆیتەوە بۆ یاسای ئەنجومەنی شورا یەکێکیان پێداچوونەوە بەو بڕیارانی کە لە دادگای ئیداریەوە دەرەچێەوە لە دەستەی بەرزەفتکردن هەیە ئینزیباتی مۆزەفی ئیقلیمەوە دەرەچێت یەکێکیشیان پەیوەندی بەوە هەیە جاری وایە وەزارات جیهاتی تر پرۆژه یاسامان ئەنێنە بەردەمەڵێ بەما بچنەوە پێشەوەی تەقدیمی پەرلەمانێکی ئەوەی تریان ڕادەربڕینە ئێمە هەر شتێک هاتبێتە بەردەستمان نەمان و تۆنە دیارەگە کێشەیەک نیێتە بەر ئێمە ئیدعای عام نین ئێمە جیهازی ئیدعای عام نین خۆمان بچین تەدەخولکەین حەزەکەم زانین چونکە یاسا ڕێمان پێ نادا ئەوەی کە تۆ ئەفەرمووی بەڕێ هاوڵاتیان حەقیانە قسە و باس بکەن دەربارەی ئەوەی کە بۆچی لە کێشەکانە ناپرسێتەوە بۆچی مەعاژ نادرێ بۆچی چوزە ئەمە هەمووی وایە و تەواو ئەمانە ئەمە ئەرچی سەرەکی جیهازێکە پێوترێت جیهازی داواکاری گشتی کە خەڵکی بەڕێزی لێیە خەڵکی ئەکتیڤی لێیە و هەروەها قسە و باسکردن لەسەر بۆ ئێمە شتە سیاسیەکان یاخود حاجاتی سیاسی تێکەڵ ئێوە نەکەین